قوتابیان بۆ امتحانەکانیان خۆیان بەباشی ئامادە بکەن دوورکەونەوە لە ئەکاونتەکانی فیسبوک دوورکەونەوە لە سۆشیال میدیا وەک فیسبوک، ئینستاگرام، سناپچات و هەروەها پێویستە دایکان و باوکان کە شەو هەوایەکی ئارام ببەخشن بە ماڵەکانیان بۆ ئەوەی بتوانن قوتابیەکانیان مناڵەکانیان بەباشی بتوانن خوێندنەکەیان بکەن و سەرکەوتن بن لە امتحانەکانیان. داواکارم لە دایک و باوکان بە هەموو زۆرێک هاوکاری منداڵەکانیان بکەن بە شێوێک لە شێوەکان کە بتوانن ئەو ڕەنجەی چەند ساڵیان بە فیڕۆ نەڕواتن و مناڵەکانی ژامژگاری دایک و باوکیان لە ژێوە بگرن کە بتوانن قەرەبووی ئەوەندە بکەنەوە ساڵە ئەوە چەندی ساڵێکەوە خوێندویانە. پشتگیری ئەوان قوتابیاتیم کو امتحانات خوبشون شوية كريكوبيك ريبات بن بس با سرداكو بواش حقيقت بيستا پشتگیری قطابی هبید. اگر پشتگیری قطابی نبید حقیقت برای وان زور دیگه گیران بید نخواست مزدوری تازه دوباره دور کارم ده همه قطابیان به حریم کردستان برای که خرابن و اول دستی نگن چونکی خیلی سری همه تشتیکیه. ڕێنماییم بۆ خودی قوتابیان ئەوانەی کە ئیمتحانی وزاریان هەیە کاتی خۆیان تەنها بە ئیمتحانات و بەساییکردنەوە تەرخان بکەن دوورکەونەوە لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. طبعاً ئیمتحانی وزاری پەیوەستە بە مستەقبەلی تەلەبەوە، پەیوەستە بە ژانی داهاتوویەوە و شتێکی زۆر گرنگە بۆی پێویستە قوتابی بە تایبەتی لە کاتی ئیمتحانات هەموو کاتەکانی تەرکیز تەنها لەسەر سعیکردن بێ، تەن ڕۆژانە بەلانی کەم 8 بۆ 12 ساعت سعی بکە.